لە بەرامبەر ئەو هەوڵانەیەکەوە بۆ تێکدان و بەلا ڕێدابردنی خێزان دەگیرێنە بەر دەستگای زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری لە سیمینارەکەدا بە 6 توێژینەوە لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونی و پەروەردەیی گرنگی و هێشتنەوەی شکۆی خێرزانی خستە ڕوو. ئەم ساڵ بۆ تەواوکردنی بابەتی بەها باڵاکانی لەو بابەتانی کە گرنگی کە پەیوەندێکی گرنگی بە باڵاکانەوەیە بابەتی خێزانە خێزانێ وەکو بنەڕەتیترین و گرنگیترین و ئەساسیترین یەکەی خێزان هەم لە کۆمەڵگەی مسلمان هەم لە کۆمەڵگەی کوردەواریە هەستمان بۆ کردووە وە لە ناوەندە جیاوازەکانش هەست بۆ کراوە کە هەڕەشەی لەسرە بۆ ناشرینکردن بۆ نابودکردن بۆ بچووکردنەوە بۆ گرنگی پێنەدان بۆ ئەوەی کە بەچاوکی گرنگ و سەیر نەکرێت لەمەشەوە ئاسایشی خێزان ئاسایشی تاچی کوردی ئەکەوێتە مەترسیەوە بەوەی کە خێزان تووشی پەرتەوازەی بێ تووشی لێکترازان بێ تووشی هەڵوەشانەوە بێ. خێزان شوێنی ئارامشی ئینسانەکان شوێنی مەئمن شوێن پەناگەیەکی باش شوێنی سۆز و خۆشەویستی و محەبەت و میهرەبانیە. ئەمڕۆ ئێوەی کە هەستی پێکرێ سۆز و خۆشەویستیەکە بەرەو کەمبوونەوە و نەمان ڕۆشتووە لە نێوان ئەندامانی خێزانە. ئەو ئەمنێ و ئەو ئاسایشی کە ئەبێ لە خێزانە هەبێت کەم بووەتەوە کەواتە ئەلێرەوە ئێمە هەست بە مەترسیە گەورەکە ئەکەین بە تایبەت ئامارەکان پێم ئەومان پێ دەڵێ کە هەڵوەشانەوەی خێزانەکان ساڵ بە ساڵ ڕوو لە زیاد بوونە. لە توێژینەوەکانیدا سەنتەری زەهاوی بە گرنگیەوە لە سەرڕەهەندە دەرونیەکانی پەروەردەی خێزان وەستاوە هەروەک لە ڕێگای دروستکردنی پەروەردە و هاوکات شێوازە زیانمەندبوون و مەترسیەکانی پەروەردەکردنیش بە وردی باسییان لێوە کراوە. گرنگی بە شێوازەکانی پەروەردە دەدرێت و تا چ ڕادەیەک و کامە شێواز لە شێوازەکانی پەروەردە دەکرێت ئارامی و ئاسایشی خێزان بپارێزێ. اینجا تایدا باس لە 4 جۆر لە شێوازەکانی پەروەردە دەکەم کە دانەیەکیان تێدا وەکو شێوازێکی با بڵین دروست و گونجاوە بۆ پاراستنی ئاسایشی خێزان. ئەوانی تر هەروەک لە وردەکاریەکانی باسی دەکەم بەڕاستی ئەوە نین با بڵین باش نین چاک نین بەرهەمدار نین نەک تەنیا ئاسایشی خێزان ناپارێزن بەڵکو ئاسایشی خێزان و تاکەکانی دەخەنە مەترسیەوە. لە ئێستادا لە هەرێمی کوردستان بە پاڵپشتی دەسەڵات و بە خەرزدانی سەروەت و سامانی گشتی لە ڕێگەی میدیا و ڕێکخراوی بەناو کۆمەڵگەی مەدەنی و چاڵاکی جۆرا و جۆرەوە هەوڵێکی چڕ بۆ شێواندنی خێرزان و شکاندنی شکۆ و پیرۆزیەکانی لە ئارادایە. لە بەرامبەر ئەو هەڵمەتە چڕەی دەسەڵاتیش هێز و دەستگا و ناوەند و میدیا ئیسلامیەکان لێ نەبراوانە کار لەسەر پاراستنی خێرزان و بەها باڵاکانی کۆمەڵگە دەکەن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.